پەیامم لە دروستکردنی وێنە کێشانی ئەم وێنەیە ئەوەیە کە گزارشتە لە بێناسنامەیی ئەو ژنە پڕ هیوایانەی کە لە ژیانە بوون، بەڵام تەنانەت لە ژیانە نەیانتوانی مافی ئەوەیان نەبوو کە تەنانەت ناونیشانێکیشیان هەبێت بۆ گۆڕەکانیان. و گزارشتی دارەکەش بێهیوایی و بێ ئەمەلبوونی ئەو کەسانی ناو گۆڕەکانن کە دوجار بێهیوایی کۆتایی بە ژیانیان هات. لەناو گۆڕەکانی شایانی ئازاری نەبراوەی ژنان دەرئەخات کە کوشتەی کولتور و کۆمەڵگا و بەدینەهێنانی هیوا و ئاواتەکانیان بوو لە ژیانە.